هاوڕێیانی خۆشەویست، سڵاو و ڕێز، ئەم کاتتان باش. لەگەڵتانین لە کاناڵی هاوار ئەمڕۆ لەسەر چەند پرس و بابەتێک لەسەر بابەتی کوردستان و خەڵکی کورد لەگەڵ بەڕێز ئاشتیاکۆ پورکەریم سەرۆکی بزوتنەوەی سەربەخۆی خوازان گفتوگویەک و دیمانەیەکمان هەیە سەبارەت بە چەند پرسیارێک کە ڕەنگە لە مێشکی هەمومانە بەردەوام بخولێتەوە و پێویستە لە دوای وەڵام بگەڕێن بۆیان. بەخێربن لەگەڵمان بن. کاک ئاشتیاکۆ بەخێربن بۆ بەرنامەکەمان. سپاس و ڕێز. زۆر سپاس. سڵاو بۆ هێوش. زۆر سپاس. کاک ئاشتیاکۆ، ئێوە زۆربەی کات لە ناو تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنەکانە کە کاتێک ئەبینرێن بە کەسێکی سەربەخۆی خواز ناسراوە، بەردەوام لە وتوێژەکانتانە، لە قسەکانتانە، لە کار و چالاکیەکانتانە جەخت لەسەرەوەیەکەنەوە کە کوردستان ئەشەیە جیا بکرێتەوە لە ئێران. و ئێوە تەنیا ڕێگە چارە بۆ پرسی کورد و کوردستان بەوە بینن کە کورد لە ئێران جیابێتەوە ببێتە ساحب کیانێکی سەربەخۆ بۆ خۆی، وڵاتی خۆی، بەڕێوەبەری خۆی، سەرۆکۆمار و سیستەمی خۆی. بۆچی ئاوا تێڕوانینێکتان هەیە؟ ئایا پێتان وایە فدرالیسم، کۆنفدرالیسم توانای ئەوەی نییە کە پرسی کورد چارەسەر بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ ئایا پێتان وایە ئەو ڕێگانە چیتر کارکردی نابێت بۆ چارەسەرکردنی پرسی کوردستان؟ دیارە کاک مەسعود دەمەوێ ئاماژە بە پرسێک بدەم لێرە. داویش ئەوەیە کە خاکی کوردستان زیاتر لە 100 ساڵە داگیر کراوە و بە هەموو چەشنێک هەوڵی لە ناوبردن و ئاسیمیلەکردنی ئەو نەتەوەیە دراوە. دیارە خۆشبەختانە بە تەواوی تێیدا سەرکەوتوو نەبوون داگیرکەرانی کوردستان. نەیانتوانیوە بە تەواوی ئەو نەتەوەیە بسڕنەوە کە هەوڵی ئەوان لە ڕاستیدا سڕینەوەی ئەو نەتەوەیە بووە. جارێک بەر ناوی ئێرانی پێناسەی بکەن، بە ناوی عێراقی و تورکی و سووری پێناسەی بکەن. بەڵام خۆشبەختانە ئەو نەتەوەیە بەهۆی بنچینەیەکی بەهێزی مێژووی کە هەیەی توانیوەتی خۆ بپارێزێ و هۆویەت و ناسنامەی کوردبوون و کوردستانی خۆی بێڵێتەوە. ئەوەی داگیرکەران کردویانە، ئەو وڵاتە جەعلیانەی دەستکردانی کە دروستیان کردەوە، لە ڕاستیدا لەسەر خاک و خوێنی ئێمەی نەتەوەی کورد بوو. بۆیە تاکە ڕێگەی ئێمە بۆ دەرباز بوون لەو دۆخەی کە تێی کەوتوین، بۆەوەی کە لانی کەم نەسلی داهاتوومان بە ئازادی و سەربەخۆیی بگا، ئێمە دەبێت هەوڵی بۆ بدەین، بۆی تێبکۆشین و کارێک بکەین کە دەوڵەتی سەربەخۆی کوردستان سەرەتا لە بیر و هزر و مێشکی تاک بە تاکی کورددا دروست ببێت. دەوڵەتی سەربەخۆ پێشدا دەبێت لە مێشکی ئێمەدا دروست ببێت. جا ئەوجار بچێتە بواری کردەی و ئەمەلیەوە. و خۆشبەختانە ئەوەش تا ڕادەیەک هاتووەتە ناو مەیدانەکەوە. ئێمە دیتمان لە شۆڕشی ژینادا گەل لەسەر شەقام هاواری سەربەخۆیی دەکا و باس لەوە دەکەن کە داگیرکەری ئێرانی تۆ قاتڵی ژینامانی کوردستان، گۆڕستانی فاشیستان. کورد تا دەوڵەتی نەبێ ئەمە هەر بەشی دەبێت. و زۆر باسی دیکەوە تەنانەت باس لەوە دەکەن کە فدرالیزم و کۆنفدرالیزم وەڵامدەر نییە. ئەوە هەمان گفتمان و گوتاری زاڵی بزوتنەوەی سەربەخۆی خوازانی کوردستانە کە ڕنگدانەوەی هەبوو تەنانەت لە شەقامی ڕۆژهەڵاتی کوردستاندا، کە ئێمە باس لەوە دەکەن کە نە فدرالی نە کۆنفدرالی خودموختاری و برایەتی گەلان ناتوانن وەڵامدەر و چارەسەری پرسی کورد بن. تەنیا ڕێگەش گەیشتنە بە سەربەخۆی. و تا ئەو کاتەشکە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوین چارەسەر نەکرێت، ڕۆژهەڵاتی ناوین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی ئاسایش و ئارامش و ئاشتی بەخۆیەوە ناوین. دیارە من هەندێک جار باسم لەوە کردو کە شەڕی یەکەمی جیهانی و شەڕی دووهەمی جیهانی بوون بەهۆی دروستبوونی کۆمەڵێک وڵات، و لەو کاتدا دیارە بەهۆی ئامادە نەبوونی کورد لە ساحەی سیاسی نەیتوانی دەوڵەتی سەربەخۆی خۆی
ڕابگەێنەوە بە خواستەکانی بگە. بەڵام ئایا بەڕاستی پێویستە شەڕێکی سێهەمی جیهانی دروست بێ بۆ ئەوەی کورد بتوانێت دەوڵەت و کیانی سەر بەخۆی خۆی دروست بکات؟ من پێم وابێ وڵاتانی زلهێزی جیهانی نایانەوێت شەڕێکی سێهەمی جیهانی دروست بێ جا کورد بە سەر بەخۆی بکە. بۆیە لە هەلومەرجی ئەوڕۆدا گەیشتوونەتە ئەو قەنەعەتەی کە کورد دەبێت دەوڵەت و کیانی سەر بەخۆی خۆی بێ. نەتەوەیەکی 50-60 میلیۆنی ناکرێ بەبێ دەوڵەت و بەبێ کیان بێ. وە لە ڕاستیدا ئێستا پرسی کوردستان تەنانەت کەوتۆتە پێش پرسی بە دەوڵەتبوونی فلستینیش. و لە ئاستی جیهانیدا هێز و لایەنەکان لۆبیگەری بۆ دەکەن، کاری بۆ دەکەن، بە تایبەتی ئەمە وەک بزوتنەوەی سەر بەخۆی خوازانی کوردستان. زۆر هەنگاومان ناوە لەو پێناوەدا و دەتوانم بڵم تا ڕادەیەکیش تێیدا سەرکەوتوو بووین و هیوادارین لە داهاتوویەکی نەزۆر دووردا دەوڵەتی کوردستان دروست ببێ، کیانی کوردی دروست ببێ، کیانێک بۆ کورد دروست ببێ و ئێمە بتوانین بە ئازادی و بە سەروەری سیاسی و نەتەوەی خۆمان بکەین. دەست خۆش کاگاشتیاکۆ، سپاس بۆ وەڵامەکەتان. دیارە ئەم وەڵامەی ئێوە کە سەبارەت بەم پرسیارە داتانەوە پێویستی بەوە هەیە لە ناوەڕۆکی خۆیان پێویستیەک ئەبینێت بە هەبوونی پلاتفۆرمێک، یعنی پلاتفۆرمێکی هاوبەش کە هێزە کوردستانیەکان لە دەوریە کۆبنەوە، ئەم هێزە کوردستانیانە بتوانن خۆیان لەناو ئەو پلاتفۆرما ببیننەوە، ئەم پلاتفۆرمە بێتە چەترێک بۆ گشت ئەم هێزە کوردستانیانە و هەروەها بۆ خەڵکی کوردستان. ئایا پێتان وایە بەم باودۆخەی پەرشوبڵاویەی هێزە کوردستانیەکانەوە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بوونی هەیە هەر کەسێک و بەلایەنێکە هەوڵەدات کار و سیاسەت و چەنەکی خۆی باتە پێشەوە، ئەکرێت ئاوا پلاتفۆرمێک تەسەور بکەین و بیر لێ بکەینەوە کە ئاوا پلاتفۆرمێک بەرهەم بێنین کە هەر هەمومان بتوانین لەژێر ئەو پلاتفۆرما وەکو چەترێک خۆمان پێ بسپێرین و کاری بۆ بکەین و هەروەها ئینتزاریشمان هەبێت کە چارەسەری پرسی ئێمەش باتە پێشەوە؟ دیارە پێویستە کاک مەسعودەوەش ئیزافە بکەم لە قسەکان. من پێشتریش ئیشارەم بەوەدا کە فێدرالیزم و کۆنفێدرالیزم و خودموختاری ناتوان وەڵامدەری پرسی کورد بن. ئێمە ئەزمون و تەجروبەی باشووری کوردستانمان هەیە، نەیتوانی وەڵامدەر بێ فێدرالیزم، چونکە ڕۆژهەڵاتی ناوین ئەو دێمۆکراسیەی کە بە مانای دێمۆکراسی بێ تێیدا بوونی نییە و دێمۆکراسیش بە زۆر ناچێ بۆ هیچ وڵاتێک یا تێیدا پیادە ناکرێت. دێمۆکراسی دەبێت کولتور و فەرهەنگ بێت کە بەو ناسیاوەیەکی ئێمە لەسەر داگیرکەرانی کوردستان هەمانە بە هیچ شێوەیەک هەڵگری چەمکی دێمۆکراسی نین، ناتوانن دێمۆکرات بن. بۆیە فێدرالیزم و کۆنفێدرالیزم و ئەوە ناتوانن وەڵامدەری خواست و پرسی ئێمەی کورد بن. ئەگەر ئەوڕۆ لە عێراقدا هێز و لایەنە عێراقیەکان قودرەت و دەسەڵاتێکی زۆرتر بگرنەوە، بەڵێنی ئەوەتان پێدەدەم کە لە سەردەمی سەدام حوسێن خراپتر دەبێت و هیچ مافێک بۆ کورد بەڕەوان بینن. لە ئێستادا خەریکن بەو بێهێزەی خۆیان خەریکن دژایەتی ئەو فێدرالیزمە دەکەن کە لە باشووری کوردستان هەیە. تا ئێستا هیچ عێراقیەک بە فەرمی دانی بە وڵاتێکی فێدراڵی وەک عێراقدا نەناوە. ئەوان هەر پیان وڵاتێکی متەمەرکز و وڵاتی خۆیانە، ئەو وڵاتە جعلی دروست کراوە. بۆیە لە ئەو جۆغرافیا دەستکردەی کە ناوی ئێرانیشیان لەسەرداناوە، دۆخەکە لەوە باشتر نابێ و بگرە زۆریش خراپتر دەبێت بەو عەقڵیەتەی کە شۆوینیزمی فارس و شۆوینیزمی ئێرانی هەیەی، کەواتە بۆیە ناتوانێت وەڵامدەر بێت. بێمە سەر وەڵامی ئەو پرسیارەی ئێستاتان کە بەو پرش و بڵاوەی کە هێز و لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەداخەوە هەیەە. ئایا دەکرێت بیر لە پلاتفۆرمێکی هاوبەش بکرێتەوە؟ دیارە بێگومان دەکرێت بیر لە وەها شتێک بکرێتەوە، بیریشی لێکراوەتەوە. بەڵام ئەوەی چاوەڕوانی دەکرێت تا ئێستا نەهاتۆتە دی، واتە دروست نەبووە ئەو پلاتفۆرمە هاوبەشە
یا ئەو ناوەندە هاوبەشە کە بتوانێت هەموو هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوریەک کۆ بکاتەوە. ئێمە وەک نەتەوەی کورد لە زۆر شتدا هاوبەشین، بۆیە ئەگەر ئێمە وەک هێز و لایەنی سیاسی نەتوانین لە دەوریەک کۆ ببینەوە کارە ساتە. وەک گەورەترین شت کە دەتوانین ئێمە لە دەوریەک کۆ بکاتەوە کوردبوون و کوردستانی بوونە، یا ئەو باوەڕەیە کە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان باوەڕیان پێیەتی مافی دیاریکردنی چارەنووس. لانی کەم لەژێر ئەو ناوە دەتوانین دەوری پلاتفۆرمێکی هاوبەش کۆ ببینەوە. ئێمە بۆ دەتوانین لەگەڵ عەرەب، بەلوچ، کاسپیان یان نەتەوەکانی دیکە لە دەوری پلاتفۆرمێکی هاوبەش کۆ ببینەوە، ئێتلاف و هاوپەیمانیان لەگەڵ دروست بکەین. بەڵام لەگەڵ لایەنی کوردستانی نەتوانین، ئەوە کارە ساتە. ئەگەر ئێمە نەتوانین، دیارە لە خەباتەکەماندا ڕاستگۆ نین، بۆیە ناتوانین. ئەگەر لە خەباتەکەماندا ڕاستگۆ بین و خەباتی ڕاستەقینەمان بۆ پرسی نەتەوایەتی و بۆ نەتەوەکەمان بێ، ئێمە مەحکومین بەوەی، ناچارین بەوەی کە لە دەوری یەک پلاتفۆرمی هاوبەش کۆ ببینەوە، لە دەوری یەک کۆ ببینەوە و بە هێز و ورێکی نیشتیمانی و نەتەوەی کار بۆ نەتەوەکەمان بکەین. ئێمە وەک بزوتنەوەی سەربەخۆی خوازانی کوردستان لەو ڕاستایە هەنگاومان ناوە، نامەمان بۆ نامەی ڕەسمیمان بۆ هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناردووە، داوامان لێکردوون کە با لە دەوری پلاتفۆرمێکی هاوبەش کۆ ببینەوە، لە ژێر چەترێکی نەتەوەی و نیشتیمانی کۆ ببینەوە. بەڵام هەر وەکی شارەم پێدا تا ئێستا نەیتوانیەوە وەڵام وەربگرێتەوە. بەڵام هومێد دەکەم، هیوا دەکەم کە لە داهاتوویەکی نزیکدا ئەوە دروست ببێ بۆ ئەوەی کە کورد لە مەیدانی سیاسەتی داهاتوودا ئامادەی تەواوی هەبێت. ئەگەر لە ئێستادا ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران یا ڕژیمی ئێرانی بە تەواوەتی بڕوخێ و داگیرکەری ئێرانی لە خاکی کوردستاندا حزوری نەمێنێ، بەو پرش و بڵاویە ئێمە ناتوانین ئەڵتێرناتیڤ بین بۆ ناو خودی ڕۆژهەڵاتی کوردستانیش. ئەگەر لە شۆڕشی ژینادا هێز و لایەنە کوردستانەکان ئامادەیان هەبایە و لە دەوری پلاتفۆرمێکی هاوبەش پێشتر کاریان بۆ کردبایە و ڕێکیان خستبایە، من پێم وایە شۆڕشی ژینا لەوەی کە ئێستا هەیە زۆر زیاتر سەرکەوتوو دەبوو، زۆر زیاتری دەستکەوت دەبوو. بەڵام ئامادە نەبوونی کورد بوو بەهۆی ئەوەی کە ئەگەر دەستکەوتێکشیە بێ بەشێکی تەنانەت بە ناوی ئێرانەکانەوە سەپت بکرێت. بەڵام ئەگەر کورد ئامادە بایە، کورد لە دەوری پلاتفۆرمێکی هاوبەش بایە، بێگومان سنگ و قورسایی کورد زیاتر دەبوو و دەیتوانی لە معادلاتی جیهانیدا بە شێوەیەکی دیکە بەشدار بێ، بەرچاوتر بەشدار بێ و خۆی وەک کورد پێناسە بکە، ئەڵتێرناتیڤێکی واقعی بێ بۆ بەدەستەوەگرتنی خاکی کوردستان. هیوادارم ئەوە دروست ببێ و ئێمە وەک بزوتنەوە هەروە کاری بۆ دەکەین، هەنگاوی بۆ داوین و لێی ماندوو نابین. و هەر لێرەشەوە لە ڕێگەی و تریبوونەوە داوا لە هەموو هێز و لایەنە سیاسەکان دەکەین کە بابین بە یەکەوە وەها پلاتفۆرمێک دروستکەین. گرنگیش نییە چ ناوێکی دەبێت. زۆر سپاس دەست خۆش کاگاشتێکە بۆ بەشداریتان لەم بەرنامەیە و هیوادارین ڕۆژێک ئەو پلاتفۆرمە بێتە دی و بتوانین هەموو حزبەکان لەناو ئاوا پلاتفۆرمێکا ببینینەوە. سپاس و ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویست و هاوڕێیانی خۆشەویستی بەرنامەی تایبەت. هیوادارین لە بەرنامەکانی داهاتووە بتان بینینەوە. زۆر سپاس، کات و ساتێکی خۆش.